سەرەتا بە خێراتنتانەکەین. ئێمە وەکو کاسبکار و دوکانداری خان قیردار کە پێش ساڵێک و 2 مانگ پارەکە مانگی 5 ئەم خانە سوتێنرا بە کارێکی ئیرهاب سوتێنرا. ئێمە بەڵێنیەوەیان پێماندا کە شوێنەکان و دوکانەکانمان لە ماوەی 3 مانگدا نوێژەنگ بکرێتەوە، بەڵام بەداخەوە یعنیەوە وا ساڵێک و 2 مانگی ئێمە هەمومان لە کاسبی خۆمان بووینە و یعنی بێکار و کاسبین. بەڕاستی داواکارین لە پارێزگاری کەرکووک بێتە دەم داواکاریەکەمانەوە. شتێکی وای نەماوە بەشێ لە نوێژەنگکردنەوەکە یعنی کراوە، بەڵام تەنها کاشی و ئیشی کارەبایەتی ماوە. یعنی پارێزگاری کەرکووکە بینین جێدەستی دیارە لە شارەکە یا وەکو نوێژەنگکردنەوەی جادە و بان و پرد و ئەو بابەتانە. یعنی ئێمەش ئەمە باب ڕزقمانە، هیوادارین بێتە دەم داواکاریەکە. وەڵی لەلایەن هەموو باولێن ئەندامی ئەنجومەن و پارێزگاری پێشوو لە سەردەمی پارێزگاری پێشوودا ئێرە سوتێنرا. یعنی بەڵێنیەوەمان پێدرا کە درایە مقاولیش بەشێ لە کارەکانی تێیدا کرد، بەڵام هەموو مەشاریەکان بە بۆنی نەبوونی بودجە و پارە و ئەو بابەتانەوە ڕایگیراوە. وڵی کاکە کۆی دوکانەکان تقریبن ئەم عیمارەی ئێمە 6 دوکانی تایە، ئەوێش تقریبان 105 دوکانی تایە. زەرێرە زۆرمان کردووە، یعنی تەوەقع ناکرێ هەمووی گشتی زەرەی کردووە، هەمووی زەرێری زۆر، یعنی زۆر ینی باس ناکرێت زەرەرەکان. وەکو ئێمە داواکارین، ینی لە هەموو وینەکەت بێن نامانەوە بە زووترین کات بێن بۆمان چاکەن. ینی نسبەیەکی ئیشی لێ کراوە، ینی شتێکی بەسیتی ماوە، ڕاستی بەس کاشی و کارەبامان ماوە، کاشی و کارەبامان ماوە. حکوومەت دەڵێ بودجە نییە، پارەمان بۆ سەرف ناکە. وای ئێمە گشتی وا خاوەن ئایلێ تقریبان ئەم عیمارەی ئێمە بە کۆی گشتی 6 دوکانی تایە، هەمووی بێ ئیش و بێکار.